دەهەی دووەمی سەدەی 21ەم ململانەی سەربازی نێوان جلهێزەکانی جیهانی گەیاندووەتە لووتکە. ئەمریکا جلهێزی ژمارە 1 جیهان کۆتۆتە گۆڕەپانێکی نوێی سەربازیەوە کە تێیدا ڕکابەری سەرسەخت و پێداگری بۆ دروست بوو کە ئەوانیش چین و رووسیا. هەر ئەمەیە کە ململانەکانی نێوان ئەو سێ جلهێزەی جیهانی بردووەتە قۆناغێکی نوێەوە، قۆناغی پەرەدان بە پیشەسازی و تەکنۆلۆژیای سەربازی. لە کاتێکدا ئێمە سەرقاڵی ڕکابەری سەتەی 21ین لەگەڵ چین و وڵاتانی دیکە، دەبێ ئەمریکا لە لووتکەی پێشکەوتنی سەربازی، زانست و تەکنۆلۆژیادا بمێنێتەوە. پێویستە خەرجیەکانی تایبەت بە لێکۆڵینەوە و توێژینەوە سەربازیەکانمان زیاتر بکەین. بودجەی سەربازی ئەمریکا لە 2017دا سەرووی 600 میلیارد دلار بوو. نزیکەی 55 میلیارد بۆ توێژینەوە و لێکۆڵینەوە سەربازیەکان تەرخانکرا بوو. بودجەی ساڵی 2018 بۆ نزیکەی 640 میلیارد دلار بەرزکرایەوە. خەرجیەکانی توێژینەوە سەربازیەکان گەیشتە نزیکەی 100 میلیارد دلار. لە 2019دا بودجەی سەربازی بۆ نزیکەی 790 میلیارد دلار بەرزکرایەوە و خەرجیەکانی توێژینەوە سەربازیەکان گەیشتە 156 میلیارد دلار. لە 2020دا سەرباری سەرهەڵدانی پەتای کۆڤید-19 بەڵام ئەمریکا بودجەکەی بۆ سەرووی 778 میلیارد دلار بەرز کردەوە و توێژینەوە سەربازیەکانیشی گەیاندە 160 میلیارد دلار. چین دووەم هێزی سەربازی جیهان. لەگەڵ هاتنی شی ژینپینگ بۆ سەردەسەڵات لە 2013 تاوەکو 2020 خەرجە سەربازیەکانی وڵاتە ساڵانە بە زیاتر لە 5.5 بەرز بۆتەوە و ئێستا چین بە بودجەی ساڵانە نزیکەی 255 میلیارد دلار لە پلەی دووەمدا دێت لەسەر ئاستی جیهان. پێویستە توانە سەربازیەکان بگەندرێتە بەرزترین ئاست. دەبێت سوپای وڵات لە ئاستی هەڕەشەکانی قۆناغی داهاتوو بێت، ئەوەی کە پێویستە دەبێت بکرێت. شاری چۆکۆڤسکی لە باشووری ڕۆژهەڵاتی مۆسکۆ، پایتەختی رووسیا، باوەشی بۆ 15یەمین نمایشی سەربازی رووسیا کردەوە. زیاتر لە 500 بەرهەمی سەربازی رووسی نمایشکران، لە نێویاندا 50 بەرهەمی نوێ هەبوو. رووسیا سەرقاڵی توێژینەوە تایبەت بە تەکنۆلۆژیای نوێی سەربازیە. لە 2019دا سێرگی شۆیگۆ وەزیری بەرگەی رووسیا بەڵێنیدا تاوەکو ساڵی 2021 یەکێک لە بەهێزترین سیستەمی موشەکەکان دروست بکەن کە خێرایی موشەکەی لە خێرایی دڵنگ زیاتر بێت. ئەمریکەکان کار لەسەر دروستکردنی موشەکی دوورمەودای پێشکەوتوو دەکەن. دەبێت ئێمەش هۆشیار بین. بە درێژایی ساڵانی 2019 و 2020 تاوەکو 2021 ئێمە کار لەسەر داهێنانی سەربازی دەکەین بە دروستکردنی موشەکی دوورمەودا کە خێرایەکەی لە خێرایی دەنگ زیاتر دەبێت. لە 2021 ئامانجی ڕووسەکان دەستەبەر کرا. S-500 بەهێزترین سیستەمی بەرگری ئاسمانی جیهانە. خێراییەکەی لە خێرایی دڵنگ زیاترە و خێراترین موشەکە بالیستیەکان بە ئاسمانەوە لەناو دەبات. لە نزیکەی 10 ساڵی سەرۆکایەتی پوتیندا خەرجە سەربازیەکانی ئەو وڵاتە بۆ سەرووی 4 بەرز بۆتەوە و ساڵانە زیاتر لە 65 میلیارد دلاری ئەمریکیە کە نزیکەی لە 4.3 کۆی بەرهەمی نەتەوەی وڵات پێک دێنێت. ئێستا رووسیا لە ڕیزی پێشەوەی وڵاتانی خاوەن پیشەسازی سەربازی پێشکەوتووە کە بازاڕێکی گەرمی لە جیهاندا دەستەبەر کردووە. راپۆرتی ئاژانسی فدرالی هاریکاری سەربازی رووسیا ئاماژە بە فرۆشتنی چەکەکانی دەکات و دەڵێت رووسیا ساڵانە زیاتر لە 2 میلیارد دلار چەک بە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەفرۆشێت کە لە 20 کۆی فرۆشتنی ساڵانەی چەکی رووسیاە.
هاوکات قەبارەی فرۆشتنی چەکی رووسیا بە ئەفریقیا لە سەدا چلی کۆی فرۆشتنی ساڵانەیە وڵاتەیە و ساڵانە بە بەهای زیاتر لە 50 میلیارد دۆلار چەک دەفرۆشێت. Ура! Россия в кратчайшие сроки заняла свое достойное место. لە ماوەیەکی کووردا رووسیا پێگەی خۆی لە نێو هێزە جیهانیەکاندا کردەوە. لاچەکە کۆنەکان تاوەکو هێزی دەریایی بەهێز و دواتر ژێردەریایی ئەتۆمیەکان. ئێستا رووسیا لەسەر ئاستی جیهان خاوەن تاکە سیستمی بەرگری خێراتر لە دەنگە. هێزی سەربازی پیادە و دەریاییمان توانای بەرگری لە وڵات و نەتەوەمان هەیە. ئێمە دەتوانین دژمنەکانمان لە ئاسمان زەوی و سەردەریا و ژێردەریا بدۆزینەوە و تێکیان بشکێنین. ئەمریکا بە 13,000 فڕۆکەی جەنگی جۆراوجۆر بۆتە خاوەن زۆرترین و بەهێزترین هێزی ئاسمانی جیهان. لە ڕیزی دووەم رووسیا دێت بە زیاتر لە 4200 فڕۆکەی جەنگی. چین بە 3000 فڕۆکە لە پلەی سێمدایە. لە دوای جەنگی جیهانی دووەمەوە و تاقیکردنەوەی بۆمبی ئەتۆمی بە هیرۆشیما و ناکازاکی ژاپۆن لەلایەن ئەمریکاوە، گەیشتن بە تەکنۆلۆژیای چەکە ئەتۆمیەکان بۆ خولیای وڵاتە زلهێزەکانی جیهان. ئێستا شەڕی پڕچەکردنی ئەتۆمی بەرەوکی زلهێزەکانی گرتووە و ناچارن لەگەڵیدا بڕۆن. رووسیا یەکەمین تاقیکردنەوەی ئەتۆمی لە 1949دا ئەنجام داوە. رووسیا یەکێکە لە پێشکەوتووترین وڵاتانی جیهان لە ڕووی تەکنۆلۆژیای ئەتۆمی و زیاتر لە 7300 کڵاوی ئەتۆمی هەیە. لە پلەی دووەمدا ئەمریکا دێت بە زیاتر لە 6800 کڵاوی ئەتۆمی. چین لە ساڵی 1964دا یەکەمین تاقیکردنەوەی چەکی ئەتۆمی ئەنجامدا. ئێستا چین نزیکەی 240 کڵاوی ئەتۆمی هەیە و لە دوای فەڕەنسا لە پلەی چوارەمی جیهاندا دێت. جگە لە ترسی ئەمریکا لە هەژمۆنی سەربازی و سیاسی چین لە ئاسیا، ئەفریقیا و ئەمریکای باشوور، هەروەها نیگەلانیەکانی لە ئازگەشەی سەربازی رووسیا لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و ناوچەی بەڵکان، ئێستا واشنگتن لە ئەمرازی نوێی ڕوبەڕووبوونەوە نیگەرانە کە ئەویش هێرشە ئەلکترۆنیەکانە، واتە سایبەرەتاک. ئەمریکا بەردەوام زیاتر رووسیا و کەمتر چین بە ئەنجامدانی هێرشە ئەلکترۆنیەکانی سەردامەزراوەکانی وڵات تۆمەتبار دەکات. پاشگەز نابینەوە و ڕێگەش نادەین هیچ شتێک ڕێگریمان لێ بکات لەوەی کە ڕێکاری پێویست لە ئاست هێرشە ئەلکترۆنیەکانی چین یان رووسیا بگرینە بەر. هێرشی ئەلکترۆنی مژارێک نەبوو کە لە یەکەمین کۆبوونەوەی لووتکەی نێوان بایدن و پوتین لە حوزەرانی ئەمسا لە جنێفی سویسرا چاپۆشی لێ بکرێت. بایدن نیگەرانی قوڵ و هۆشداریەکانی ئیدارەکەی لە ئاس ئەو هێرشانە خستووەتە بەردەم پوتین. شی ژینپینگ سەرۆکی پارتی کۆمونیستی چین لە 100 ساڵەی دامەزراندنی کۆماری گەلی چین لە 2049دا بەڵێنی شکۆمەندی دەداتە گەلەکەی. پوتین خەونی ساڵی 2030 بە سەپاندنی هەژمونی بەسەر ڕۆژهەڵاتی ئەوروپا دیاری کردووە. بایدنیش بەڵێنی داوە تاوەکو ئەو لە دەسەڵاتدا بێت ئەوە بەڵێنی پەکین سڕ بکات و خەونی مۆسکۆش پوچەڵ.